کەمتر لە مانگێکی ماوە بۆ جەژنی نەورۆز وەک بۆنەیەکی نەتەوەی گەلی کورد تایبەت بۆ ڕۆژا وڵاتیان ڕوو لە بازار دەکەن بۆ ئامادەکاری و کڕینی جلوبەرگی کوردی بەڵام جموجوڵی بازار تا ڕادێکی بەرچاو سستی پێوە دیارە و دوکاندارەکان ڕای دەگەێنن فرۆشیان بە بەراورد بە پێش قەیرانی دارایی هەرێم بە ڕێژەی زیاتر لە نیوەکەمی کردووە هاوڵاتیانیش دەڵێن بۆنەکەیان بەلاوە گرنگە بەڵام بێموچەیی ڕێگری گەورەیە لە کڕینی پێداویستیەکانیاندا ئەگەر بیشی کڕن زیاتر شتی هەرزانەکردن و زیاتر بۆ مناڵەکانیشیان زۆریان لێکە بڵین مناڵ ئەوە نازانێت گەورەکە خۆی نایکڕێ هەر چۆنە بێشتی بەسیتی هەرزان بۆ مناڵەکانیان هەرەکڕن ئێستا خەڵک بەنی موچەکە هیچ شتێکی بۆ ناکڕێت تەنان شتی هەرزانیش بێت بۆی ناکڕێت لە چاو ساڵانە زۆر فەرقیە ئێستا ئێمە کەوای بۆ نمونە کەوای نەقێممان هەیە مەسەلەن ئەم کەوانە لە ساڵان لە 1970 ئێستا بە 100,000 خەڵک بۆی ناکڕێت خەڵکەکە ئێوێ زیادیەوە بۆ نەنەتەوەی بکاتەوە بەڵام لە چاو ساڵانی پێشووترا ببوونێم قەیرانەدارایی کە هەرێم تێکەوتووە جیاوازە چۆن جیاوازە بۆ نمونە خەڵک جاران بە دوای باشترین شتە ئاگاڕاوای لێ هاتبوو کە یوت یەکدانم بۆ بێنایی بۆم تەڵاب بکەنیان شتێ بەڵام ئێستا شتێکی ڕەمزی ئەکرێت شتێکی ئەتیادی وەکەوەی کە خۆی ئامادە بکە بە بۆنەکە و هەر ئەوەیانی داتون بۆ لای بەرگ درو جلەکانم بدورم و یادی بۆنەکە بکەمەوە جژنی نەورۆز طبعاً جیازی هەیە فەرقی لەوانێ ساڵانی کە گرانتر کڕی بێتم بەزەم ساڵ شتێکی بەسیتە کڕیت بۆی هەر یادەکە بکەیتەوە تا ئەگەر بە حسابی پار بیکەین لە نیوە زیاترە ئەگەر بە حسابی پێرار بیکەین ئەچێتە بابی ڕوبعەوە خەیات هەبووە لە مانگی دووە تا نەورۆز جلی گل نەیاوەتەوە لە پێرارە ئەم ساڵ ئێسەوە لە ئازال مانگی سێیە جلگ ئەدرێتەوە لەلایەن زۆربەی زۆری خەیاتەکانەوە بۆ نەورۆز ساڵانی ڕابردوو بە چەند مانگ پێشهاتنی نەورۆز بازار جمەی داهات و فرۆشیارەکان باشترین و گرانترین کاڵاکانیشان ساغ دەکردەوە بەرەکدورەکانیش بە مانگا وڵاتیانێن لە چاوەڕوانی دوورینی جلەکانیان دەهێشتەوە بەڵام لە ئێستادا وەک دوکاندار و هاوڵاتیانی ژاماژەیان پێدا بارودۆخەکە پێچەوانە بۆتەوە و نیوموچەش نەیتوانیوە کاریگەری باش لەسەر بازار دروست بکات و بیبوژێنێتەوە. ساڵانی ڕابردوو لە مانگەدا ژمارێکی زۆر لە وڵاتیان ڕویان لە بازار دەکرد تا ئامادەکاری بۆ نەورۆز بکەن بەڵام لە ئێستادا وەک دوکاندارەکان ڕای دەگەێنن قەیرانی دارایی کاریگەریکی وای دروست کردووە کە خواز زیاتر لە نیوە دابەزیوە. دلێر کەمال کورد ساد نیوز سلێمانی.